جارێکی تر گڵۆپی سوور لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان پێکرایەوە. سدیق جەدید ئیسلامی جێگیری سەرۆکی زانکۆی پزیشکی سنە ڕایگەیاندووە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنا لە سنە پڕبوونە و ئێستا بۆ وەرگرتنی تووشبووی دیکە کێشەیان هەیە. ئەو دڵە دۆخەکە لە پارێزگای سنە لە هێڵی سووری تەشەنەکردنی کۆڕۆنا تێپەڕیوە و خەریکە بەرەو دۆخێکی نائاسایی دەچێ. نزیکەی 900 تووشبووی کۆڕۆنا لە سنە لە نەخۆشخانەکان خەوێندراون، تاکو ئێستاش 1666 کەس بەو پەتایە گیانیان لەدەستاوە. ئەگەرچی بەرپرسانی وەزارەی تەندروستی ئێران باس لە کەمبوونەوەی ژمارەی تووشبووان دەکەن، بەڵام ئاماری ڕۆژانەی پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەڵکشاندایە. لە 24 کاتژمێری ڕابردوودا 27 کەسی دیکە لە پارێزگای ورمێ گیانیان لەدەستاوە، لە هەمان کاتدا نزیکەی 1500 کەسی دیکەش تووشی ئەو پەتایە بوونە. ناوەندی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە ورمێش لە ڕاگەیەندراوێکدا دەڵێ دۆخی تەشەنەکردنی ئەو پەتایە لەو پارێزگایە خەریکە لە کۆنترۆل دەردەچێت. دۆخەکە لە ئیلامیش بەرەو خراپی دەچێت. زانکۆی پزیشکی ئیلام دەڵێ هاوڵاتیانی دوو گوند بە تێکڕایی تووشی کۆڕۆنا بوونە. دۆخەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکە کە وەزیری تەندروستی ئێران لە یەکەم سەفەری خۆیدا سەردانی پارێزگای کرماشانی کرد. بەڵێنی بە هاوڵاتیاندا پرۆسەی ڤاکسینکردن خێراتر بکاتەوە، بەڵام لەگەڵ ئەوەش ژمارەی قوربانیان هەر لە بەرزبوونەوەدایە. ئێستا ڤاکسینی سینۆفارم، سترازینکا و سپۆتینگ ڤی و دوو جۆر ڤاکسینی دروستکراوی ناوخۆیی لە ئێران بەردەستن. وەزارەی تەندروستی دەڵێ شەوانە ڕۆژ سەرقاڵی کوتانی هاوڵاتیانە، بەڵام بەشێک لەوانەی ڤاکسینیان لێداوە تووش بوونەتەوە و بەشێکی دیکەی هاوڵاتیانیش پێشوازیان لەو جۆرە ڤاکسینانە نەکردووە. هەر بۆیە لەمەو بەدووە ئەو هاوڵاتیانەی لە ئێران ڤاکسینیان لێ نەدابێت کاروباری ئاساییان لە ئیدارەکان بۆ ڕای ناکرێت.